خب منم دیبێت گەلە ناکەم لەبەر ئەوەی کە فکرەکەم کە بینەرگەلێک مشتاقن کە حەقیقەت بزانن. من ئەم دیبێت گەلاکەم لەبەرەوەی بۆ مێژوو بمێنێتەوە. بۆ بە لایڤیان کەم بۆ خاتری ئەوەی کە هیچ بیانوویەک نەبێت کە مەجال دیتنی نەبوو کە نەمانزانی ئەو وەختەی سەرگەرمە درزە مەمکان بوویت و سەرگەرمە دەستپڕە کوچەیە ڕێڵز بوویت، ئەو وەختەی کە سەرگەرمە شەهەواتی یەک لە دوای یەکت بوویت و لە جێگەی ئینسانە فازڵ و گەورە و بە ئەخلاق و مزگەوتە بەهەشت و ئەمانە دانیشت بووی، خەریک بوون بە زوانت تۆ ئەم قسانیانە بۆ تۆ ئەکرد. و ئەو وەختەی کە وەبەر لەعنەت ئەکەفی وبەر گەردەلوول ئەکەفی، ئەو وەختە ئەزانیت کە مقەسر خۆت بوویت. خب من سەرەتا بە بیانوویە ئەوەی کە لە وەسیەتنامەی ژولیۆس سێزار تا شەڵلاق من ئەگەینە سەرە فەرازێک بەناوە ڕێککەوتنە ئێران و ئەمریکا کە من وساگمە تێخستنە ئێران و ئەمریکا. بۆ من لەسەر ئەم قسانە ئەوێسم من تەرانەیەکم ئیستە لێدا. ئەم تەرانەیەک بوو بەناوە کچە قۆچانی قوچانی، ئەوانەی کە وەکو ئێوە کوردە قەومی ئیتنیکین کورمانجن، ئێوە دڵتان بۆیان لێ ئەدا و ئەو منافقانیشە بۆ ئێوە دڵیان لێ ئەدا و کورمانجن و کوردە ئێوەن وەکو ئێوەن. چیرۆکەکەیشی گشتان ئەزانن ئەو دانێ خوێڕیان هەست بەناوە کانی ماڵە تەوحیدی چەپ و ڕاستخانەوادەی بارزانی داوەتیەکەن ئەقلیمە کوردستان سەرگوزەشتە ئەمانەی بە درۆ نووساکە. ئەم کورمانجانە خوراسانە لەم تاریخەی کە ئێوە تەدریسی ئەکەن کە دەرسی ئەدەن کە بووگەسۆ معلومات بەناوتانە بەم بیانوە ئێژن بریاگن بۆ خوراسان کورمانجە منتەقەی ورمێ بووگەن، گویا شا عەباسە سەفەوی کە خۆی چارە ئوزبەکەکان ناکا خۆی چارە ئوزبەکەکان ناکات تێ ئەمانە وەشەق ئەکۆچێنێ لە بەرامبەرە ئەوانە دایان نێت لە خوراسان کە بتوانن بەر بە ئۆزبەکەکان بگرن. کەواتە ئێشێ لەگرا بێژی کە ئەم کورمانجانە کە ئیستا لە شا عەباس شکست ئەخوەن ئەوەنە دلێرن کە ئۆزبەکێکە شا عەباس ئەشکێنێت ئێوە حەزی پێەکەن ناوی سەفەویەس ئەمان چارە ئەو ئۆزبەکانە ئەکەن. کەواتە سوار خاستن و شمشێر کێشن و شەڕکەرن و ئیتر کورد نییە فشەکەنە ژێرە قولێژن کوردە قەومیتنێکی فرە قارەمان وگە بە احتماڵە فرە لێوەی شنەوادەگانە ئەوەن. کەواتە تۆ شتێک دەست بەناوە کورمانج یعنی کوردە قەومی ئیتنیکی لە خوراسانە، لە قۆچان، لە شیروان، لە بوجنورد. داستانە کچانە قوچان داستان و چیرۆکێکە کە من ئەی بەسمەوە بەم کچانەی کە لە مەدرسەی مینابە لە ماجەراوی شەڕە کەزائیە ئەمریکا و ئێران 168 کچە مەدرسەی کوژیان. و ئەمما اتفاقاتێک کە گەرەکمە ڕەبتی بدەم بە یەکتری ئاماژە بەوە بکەم کە لەناو وڵاتە مردمانە گەمژەی خۆ بەزلزانە کەوانە ناوە ئەو فەساد و داڕمیان و کاولیا وەختێ گەوهەرێک بێت و بەر نەفرەتە ئەم بێشەرەفگەلە ئەکەفێ. ئەمەی کە من بۆتان باسەکەم سەرزەمینە ئێوە پڕن لە معلم و مامۆستاوانیە، پڕن لە معلم و مامۆستای مێژوو وانیە، مامۆستایش بەلاتانەوە فرە ئینسانە گەورەیەکە، پڕن لە سیاسی و ڕووناکبیر و قەڵەم وەدەس و کوردباز و سەرتەقەقنا بازیکەر. من بۆ نووساگمە تێخستنە دەوڵەتە ئەمریکا بۆ ناڕۆمە سەرم مەتنەکە بیخوێنمەوە، مەتنەکە بێرم و داینێم و بێژم ئەمە ڕێککەوتنە و ڕێککەوتنی و ئەمریکا دوژمنە ئێران و ئێران دوژمنە ئەمریکانی و نووساگمە تێخستن لە خەڵکە وەهمی. بۆ خاتری ئەوەی فامێکە لە ئێران بوێ تا تو بفامی کە ئەم ئێرانە چییە تۆ ئیش کۆمەڵی مقدمات بزانی، کۆمەڵی سەواد بوێ تا ئەقڵە بوێ. تۆ وەختی ئیژی ئەقڵە ئێرانی حزرە ئێرانی حزرە و کوردیشە بزانی منزورت چیە لە حزر، هەروە لە خۆ تۆ چون خەڵکی هەسیان توش گەرەک تا حەزی پێ بکەی بوێت تۆ هەر نازانی ئەقڵ چییە، نەزانی مەراحل مختلفێک کە ئینسان پێیا تێ ئەپەڕێ تا ئەگا بە نقطەیەکە پێژن ئەقڵ چییە و ئەوجا دەراوێشتەی ئەقڵ چییە. دەراوێشتەی ئەقڵ ئیدەست چەمکە
خۆ ئەدا لە شانە دروستکردنە خیاڵستانە جەمعی، دروستکردنە کولتور، دروستکردنە دین، خۆدا لە شانە دروستکردنە دەسەڵاتە جەمعی. و تۆ نە بە عنوانە ئێرانی نە بە عنوانە کورد زاهرن هیچ کام لەمانتە بە مێژووە پێوە دیار نییە، بە ناوچاوان تۆ دیار نییە. چون بە ناوچاوان تۆ دیار نییە، لەکوێ ئەفامی بە ناوچاوانە ئەمانە و دیار نییە، بۆ ئێوە مردمێکی ساوەزی بێ بەرودوای بێ پرنسیبی بێ خودای بێ ئەخلاقی بێ ئیمانی هیچ پرنسیبێکتان تیان نییە بە ناوە ئێرانی بە ناوە کوردەوە قۆمی کریا. تێنە سەر ماجرای کەنیشکەکانە قوچان. داستانە کەنیشکەکانە قوچان چی ئەم گۆرانیانە لێ دروست کردگە؟ گویا لە ساڵ 1905 لە ساڵ 1905 شارە قوچان حاکمێکی قاجاری ئەوێ بەناوە شەهاب المولک عاصف الدەولە غوڵام ڕزای شاخسەوەنە ئینانلو، حاکمێکی وێ بەناوە غوڵام ڕزای شاخسەوەنە ئینانلو ملقب بە شەهاب المولک عاصف الدەولە. ئەم ئاغای شەهاب المولکە کێز ئەمە زاهرن دەوڵەتمەردە ئێرانیە لە ئێڵە شاسەوەنە. لەبیرتان نەچێ ئێڵە شاسەوەن ئێڵێکی دروستکریاگە شاسەوەن یانێ شادۆس، ئێڵ بیت و ناو شادۆس بێ. کۆمەڵێ تیرە و تایفەیان وەکو ترشیا داگەسە دەمی یەکتری ئێڵێکیان دروست کردە بە تاریخ جەعلێک و کە گویا ئەمە پادشاه سەفەوی ئەمانەی لە بەرامبرە قزل باشەکانە دروست کردە کەسێک بەناوە سەرجان مەلەکۆم ئەمەیەژێت. مەلکۆم سەرجان مەلکۆم. ناچمە سەرەوە قەزیە، تێمە سەر ئەم کورمانجە قارەمانانەی کە ئێوە بەحسیەکەن. ئەم ئاغای شەهاب المولکە مدەتێ والیە کرماشانە، مدەتێ حاکمە کوردستانە، حاکمە عربستانە، حاکمە شیرازە، حاکمە کرمانە، دەور ئەخوا حاکمە تارانە، دووبارە تێتۆ بۆ خوراسان. لە خوراسان ئەوێتۆ حاکمە خوراسان و ئاستانە قودس ڕەزەوی و ئەم تڕەحاتەی کە ئێوە ئەیزانن. ئیستا ماجرایە کچە قوچانی چییە؟ گویا ساڵێ قاتوقڕی ئەوێ باج و خەراج و ماڵیات ناوێ ڕعیەت و کورمانج ناتوانێت پوڵە ماڵیات بە 5 قەرار 1 تمەن 2 تمەن ناتوانێ بیدا. بە گوێرەیە ئامارە جۆرا و جۆر ئاغایە عاصف المولک بینە چەند سەد کچ 400-500 کچ تا چەندین هەزار کچ لە ڕعیەت ئەسێنێ بەجێ ماڵیات. ئیتر لە کچە مناڵ تا کچە چوزانم وەختە شوو تا ژنە دروست حساوی زەریفیان لێ ئەسێنێت. ئەوان ئەیدەن بەجێ ماڵیات. کێ؟ کوردە باغیرەت و کورمانجە شیعە ئەیدەن و کێ ئەیدەن؟ نەفەرێ بەناوە عاصف المولک. ئەویش هەڵەسێ ئەم کەنیشکانە ئەفرۆشێ بە تورکەمەنە سونیەکانە ئشقاباد. گویا تورکەمەنە سونیەکان ئشقابادیش کەنیشکەکان بۆ قەحبەگەری و بۆ ئیشە خەدەماتی ئەفرۆشن و توجارە ئەرمەنی. ئەمە داستانە کچە قوچانیە. ئەهەمیەتە ئەم داستانەوا لەکوێ؟ ئەهەمیەتەم داستانەوا لە ئەوەی کە ئێوە دیسانەوە ئێوە پسپۆڕان ڕووناک بیران کورتبازان فرە کورتبازن وا ئەیخونجن کە ئیستا لە ئێرانە کە ئەناوی ئێرانە یا ئیمپراتۆریە قاجاریەک مەوجودە، لە ئێرانە سەرەتای دەستپێکردنە شتێکە بەناوە ئینقلابە مەشروتە. ئینقلابە مەشروتە کۆمەڵێ دەموچاوی هەست. ئیستا ئێشێ زەرورەتێک بنوێنێ کە تۆ بۆ ئینقلابە مەشروتە ئەەکەی لەم وەسەتە داستانێ بەناوە داستانە کچە قۆچانی دەست پێ ئەکا و ئەبێت بە هەوێنە خواستە بۆ دروستکردنە عەداڵەتخانە و مەجلس. پاشا بۆنە دواوە ئەگرا حکوومەتێکی مستەبدە لە ڕعیەت زوڵمەکرێ بە ئێران تەجاوز کریاگە، وەتەن یعنی ژن، وەتەن یعنی دایک، وڵات یعنی دایک، لەگرا کچە باکرەیە کچ ناموسە ئیسلام ناموسە ئێرانی فرۆشتیاگە.
وچون ام ظلمە گەیگەسە ئەوج ئیتر کەسانی بەناوە محەممەد تەباتەوائی و بێهبەهانی و بەناوە ڕەوشەن فکرانە ئێرانی شروع ئەکەن بە دەستخەت نووسین و ڕۆژنامە نووسین لە عروەت الوسقا تا دیوانە مزەفەرەدین شا کە چه اتفاقی بکەوێ کە ئەمانە مایل بوون بەوەی کە عداڵەتخانە دابنێ ئەمە تەمامە چیرۆکە کەس ئەمما ئەم چیرۆکە دوای ئەوەی کە گویا مەشروتەیە اتفاقەکە فێ فەرمانە مەشروتە سادر ئەوێ حتا زەمانە ئەحمەدە کەسرویش ئاماژە بەم چیرۆکەکەن بەڵام دەفەرەیدونەها ئادەمیەتۆ بەبعد کە ڕووداوە کە ڕوویداگە و چەسپیاگە و ئیسەگەرەکیانە وەقایع نگاریە ئینقلاب مەشروتە بکەن باسە ماجرایە شەلاق لێدانە لە حەفدە تاجرە قەن ئەکەن کە ئەوە بووگەسۆ سەبەبە سادرکردن فەرمانە مەشروتە و کۆچە بچووک و بەستنشینیە علامە بەهبەهانی و علامە تەباتەبایی لە شابدولعەزیمە خب ئێوە معلمانە تاریخ ئێوە کوردباز ئێوە ڕۆشن فکر ئەمە حەوێنە ئینقلابە مەشروتەی ئێرانەیتر ئەمەسە خب بۆ ئەم مەردمە بێسەر و بەرە بۆ ئێران وڵاتێکی جعلیە بۆ ملەتی نییە بۆ ئێوە قەوم نین و قەوم کریاگەن بۆ ئەوەی کە وتان ئیستا من ئەمە شەرحەکەم ئەمە ئەوە بوو کە ئێژنی دە ئێوە حیچێکی لێ تێگەین با من شتێکی تریش ئضافە بکەم بە سەوادە ئێوە مەگەر ئێوە لە تاریخان نەتان خوێندگە و گشتان باسی ناکەن کە گویا ئێران یەک ئیمپراتوری گە و ئێران هەر میلەت و گە و ئێران کولتوری هەسوو ئێران لە قەرنە سەرەتای قەرنە 19 بزانە حکوومەتە قاجارگە 1795 1797 ئێشێ بە ئاغا محەممەد خان بنیاد نرابێ ئاغا محەممەد خان 5 ساڵ 2 ساڵ حکوومەتداری ناکە ئەمرێت فەت عەلیشای قاجارتێت ئەمانە ئیدعاکەن کە تەمام حتا گورجستان لەم لاوە تا قەزاقستان ئەمە خاکە ئێرانوگە ئەفغانستان و قەزاقستان ئەمانە خاکە ئێرانوگن کەواتە ئەمانە ملەتوگن ئەمە ئێرانە گەورەی فەرهەنگیە ئەمانە پادشاخە ئێرانوگن یەک کولتور و یەک دنیا و یەک جەهانبینی و ئەم جۆرە شتانە ئیدعاکەن کە تزارە رووسیا حەملەی کردە ئێران ئەو شتێکە لە چینا پێئێژن مومنتە ئیهانەتە تاریخی لەحزەی ئیهانەیە تاریخی کە مردمێک ئەفامێ دواکەوتگە گویا لەشکرە ئێران بە فەرماندەهیە عەباس میرزایە کوڕە فەت عەلیشا بە دلێری و گەورەی و فتوایە مەراجع شیعە شکست ئەخوا لە لەشکرە رووسیە و ئەمە ختم ئەبێ بە ئەهدنامەی تورکمەنچای و ئەهدنامەی گوڵستان کەواتە تەمامە ئەو جێگەی کە پێژن ماوەراو بەحار ئەو جێگەی کە پێژن وڵاتانی ئێستا وەکو تورکمەنستان و وەکو تاجیکستان و ئەمانە لە دەسە ئێران دەرەئەچێت لە ئەهدنامەی نەنگینە تورکمەنچای ئەمە سەوادە ئێوە سوانیە ئێوە ئەمە تەدریس ئەەکەن وانە ئیسەیچە هەر ئەمە تەدریسەکەن وانە ئەسەر سەکتان بدەن هەروە ئێژن وانە ئێوە نایژن ئەمانە ملەتوگن و تەمەدونیان بووگە و ملەتون و تەمەدونیان هەست ئەمە ئەو مێژوە نییە ئێوە دەرسی ئەدەن ئەمە ئەو مێژوە نییە ئێوە باسی ئەەکەن باسە خانە لە بزەڕین و شەعباسە سەفەوی و باسە کورمانجە خوراسان دەی ئەگەر ئەمە ڕاستە جارێ با حکمە ئەوڵ بن ئەگەر ئەمە ڕاستە ئەو کورمانجانەی ئێوە بە خیرەتدار و بە کورد و بە مەردتان زانیگە وا لە خوراسانە کە شەڕە ئوزبەک بکا ظاهرەن بەم دەلیلە بریاگە بۆ ئەوێ کە شەڕە ئوزبەک بکاینە سوار خاسن شمشێر کێشن تفەنگ چین دەست وەشێنن لە خۆیان جاکەشتر قەح بە بابتر بێ شەرەفتر لە خۆیانە بۆ لەبەرەوەی دانێ شاسەوەن سوارە تەکتەکە ژنەکانیان ئەوێ کە نیشک و ژنەکانیان بۆ 5 قەران لێ ئەسێنێ و ئەیانفرۆشێ یەک پیاگیتیانە ئەم بەچکە ڕەعیەتانە یەک پیاگیانتیانە 140 ساڵ لەمەوبەر و تفەنگە سەرپڕێ لە دوور و ناوچاوانم کاورا هەڵگرێ
بایۆمتری بوو کارەگا گەجێت بوو درۆنی بۆت هەڵەساند و بە سەیارەی دەرع ئەکەوتە شوێنت مەسەڵەن ئەم تێ هەڵدریاگە وا شاکەی 1000 نەفەر سەربازی نییە چۆن خۆی گەیاندە قوچان بووە حاکمت تۆ ئەوەی ژن لە بەردەستا بوو داد پێی بۆ 5 قەران دەی تۆ پیاگی دەی تۆ شەرەفە هەست بۆ منم قسانەکەم چونی سە تێمە سەراوەی کە ئەم چیرۆکە بۆ بەکار ئەوەن بۆ بەکاریەوەن پس لەگرا حکمە ئەوەڵ کورمانج گشتی جاکەشە گەشتی گەوادە تعارفێکمان خۆ نییە هەست من قەومە جاکەش نییەم ئێوە قەومە جاکەشن نازانم مەسەڵەن کاورا 140 ساڵە پێش بە تفەنگە سەرپڕ نەیتوانی گەبا لە دانێ جاکەشە شاسەوەن جاکەش و گەواد نییە دەم قارەمانەی سە لە خوراسان چیەکە ئەمە نوکتەیەوە نوکتەی دووەم ئەهەمیەت ئەم چیرۆکە چییە ئەهەمیەتی ئەوەسەکە یەک تۆ وەختێ بە ئەهەمیەتە ئەمە پێید نەوەرگە کە تۆ بۆچی ئێشی حکوومەتە قانونت بوێ بۆچی ئێشی حکوومەتە قانونت بوێ کۆمەڵێ قەڵەم بەدەست و متەفەکر و مشتومڕێکی کۆمەڵایەتی بکەن لێی بێنە دەرەوەختی تو ئەمتە نییە وەختی شرایط مادیەکەیت نییە یعنی ئیمکاناتە مادیە کە ئەم زەمینە دروستکات و ئەم نیازە دروستکات مەوجود نییە ئەو جار تۆ حکایەتە دەگا بەمەی کە تۆ ئیشی بە چ بیان و یەک دەوڵەت دروستکەی بە چ بیان و یەک دەوڵەت دروستکەی بە چ بیان و یەک بێژی ئینقلابە مەشروتەم کردگە گویا بڕێک پرۆسەسم بردگە کە ئێوە ئیستێکە بەناو ئینقلابە مەشروتە ناویەوە ئیستێکە بەناوە عەسر بیداری ئێرانیان ناویەوەن ئیستێکە وەرد و دەستان یەک سوال ناخواتە ناو زەهنتان ئەوەنە وەهمی و فاسدن ئەوەنە لەم وەهمە گیرتان کردگە ئەوەنە بێسەوادن ئەوەنە بێڕۆحن ئەوەنە بێعەقڵن کە تازە دانیشن دانە دانە ئەمانە بەنە دەست یەکتری و بێژن ئەمانەی کە پێیانێژن ئۆلیگاش لە ئێران کین قاڵی بافە ئەنتەرێکی دەسە خەڵکیە عراق چییە ئەنتەرێکی دەسە خەڵکیە خامنەیە ئەنتەرێکی دەسەی خەڵکی بوو ئەنتەر بوو کێن ئەمانەی کە ئەمەی کە تۆ پێی ئێژی ئێران ئەیبەن بەڕێوە کێن ئەمانەنە وا تۆیان وێنی بەناو ڕئیسم مەجلس و مەلای حیز و ئەمانەنە خۆبیسە من داستانەکەم بۆتان تعریف کرد ئێستا من گەرەک من نەغدی بکەمەوە ئەوە نەغد بکەمەوە تا بزانی پەیمانە حەیدەری کێز چۆن جەهانە وەهمیە بۆ گەنە ئێرانی ئەشکێنێت جەهانە وەهمیە تۆی کوردە قەومی تنیکی ئەشکێنێت ئێوەیە معتەقەدە بە فازڵ بوون و دانابوون و زانابوون و لە خۆتان ئەخلاقی تربوون و گەورەتر بوون ئەوە من لەسەر کورسی گوناحکارتنین گوناحکارەکان دانیشتگەم جا ئامادەیە پێلەقەبن یەک لە دوای یەک لەسەر تۆ و لەسەر جەهانەکەت ئەو جەهانە قێزەونە واتیە دانیشتگی وا من بە ئێوە ئێژم مشتی بەچکە کۆڵی بەچکە هاوردگە هندی فارسی بەچکە بێتەبار نامتعلقە بەم سەرزەمینە واتۆ سەوادە هیچێکە نییە کاولە فاسد حیچی نافامی خب بابینە سەرامە یەک ئەم ڕووداوە بۆ ڕوئەدا ئەوەڵەن ئەوان ئیدعایان کرد کە تزارە رووسیە لە سەرەتای قەرنە 19 حملە ئەکاوە بەشێک لە ئیمپراتوریەتە ئێران ئەوا کە خەڵکە ئێران کەواتە لەگرا تورکەمان خەڵکە ئێرانن ئەمە ئێرانە گەورەی فەرهەنگی نییە بەڵام تورکەمان سونین خەڵکە ئێرانن ئیستا ئەم چیرۆکە بۆ دروست ئەەکەن خۆ ئیستا لەگرا زاهێرن گەرەکیانە بێژن تورکەمانە ئەشایرە دزە هێرشبەر حملەی کردگە بە ئێرانیە شیعەیە کورمانج ناموسە ئیسلامی بردگە جارێ حتا ئەم سەردەمە جارێ ئەوانە هاوڵاتی تۆ بووگەن ئیستا رووسیە داگیری کردن بابزانین رووسیە کەی ئشقابادی داگیر کردگە رووسیا ساڵە 1881
نه 1810 1881 اشقابات داگیرەکە بە 7000 سەربازە تزار تا ڕێگەی ئاسنە کاسپیەن بە اشقابات و بووە و تازە بەدەستە تزار و رووسیە اشقابات ئەوێتە شار دەیسە جارێ جرتێ لێ بدە بۆ تورکەمەنچایت جرتێکی تریش لێ بدە کە ئشقاڵی کردگە بۆ تا من باتڵی کەمە بوت ئێران تەکە رووسیە شەڕی کردگە بعد ئەم تورکەمەنانە وا تزار رووسیە چاریان ناکە لە 1870 پەلاماریان نەدا شکستیان لێ ئەخوا ئەمانە شکستیان خوارگە ژێردەسە تۆگن ژێردەسە ئیمپراتوریەتە گەورەوتن لە ئێڵێ بەناوە ئێڵێ قاجار کە یعنی گەزەر یعنی هەویج ناوە ئێڵەکە هەویجە گەزەر قەجەر یعنی گەزەر دەئیستە ئەمانە هەتا 1881 داگیر نەکریاگن یعنی بەشێکن لە ئیمپراتوریە ئێران یعنی هەمان ئێرانیە ئێرانە گەورەی فەرهەنگین دەی تۆ بۆ ئیسە نەچووتە یارمەتیان دەی ئیستا ئەمانە هاتگن خۆ ئەم کچانیانە نەوردگە بە بەلاش پوڵیان داگە بابەتی پوڵ ڕاوڕوتیان نەکردگە پوڵیان داگە سندگیانە تۆ ئێشێ کۆی لە فرۆشی نەکەی تۆ مەیکە تۆ ئیستا فتوایەک بە کۆی لە فرۆشی مەکە ئەو مردمە تۆ کە مردمە قارەمان و بە فەرهەنگن چۆن بۆ 5 قەران کەنیشکە خۆدەن ژنە خۆت بۆ 5 قەران تازە کورمانج ئەمە نکتەی دوو پس کاورای کاول تۆ چۆن بە مەختەعە نەگەیت هەروە گشتە قبول کرد تورکەمەنچای و جەنگە عەباس میرزا و هاووەتەنبوون و ئیمپراتوریە گەورە و کولتورە ئێرانی چۆن ئەمتە قبول کرد ئیستا ئەم چیرۆکە بۆ قبوڵەکەن لەبەر ئەوەی کە ئەوڵەن تۆ میلەتێکە بە ناوە ئێران نییە دوومەن ئەم مردمە چەمکە ئێران هەر ناناسێ سێومەن وەتەن خەڵک بە لادیەکەی خۆیان نێژێ وەتەن هیچ دەرک و دەریافتێکی نییە بۆ ئێوە دەرک و دەرافتان هەست لە وازیەتە خۆتان هەستان ئیستا قەڕە 21 ئێوە هەستان چ بگا بە قەڕە 19 خەڵک هیچ دەرک و دەریافتێکی نییە بە گوێرێ قسەی خۆیان ئەمەی کە پێژن ئینقلابە مەشروتە با بزانن بە ئیدعای خۆیان بێ سەرشماری ئێژن جەمعیەتە ئێران 9 ملیۆن نەفەر وگەم 1905 جەمعیەتە ئێران 9 ملیۆن نەفەر وگە تەمامە شارەکان ئێران جەمعیەتیان چەندێکی خاسە ئەمەی کە ئینقلابە مەشروتی تیاکەن ناگا بە 300,000 نەفەر بە هەموو شارەکان و ئەسفەهان و شوشتر و نازانم شیراز و کرماشان و کوردستان و ناگات بە 300,000 نەفەر جەمعیەتە شاری ئەمەی کە ئێژن ئەمە سەمسام و مەمالکە و ئەمە نازانم کێس و ئەمە عاسف و دیوانە و ئەمانە حاکمە کۆمەڵێ جێگەی تازە دروستکریاگەن بە ناوە شار تازە دروستکریاک خۆ تۆ وەختێک مێژوت نییە کولتورت نییە دینت نییە و درۆەکەی هیچ کام لەمانتە نییە و ئیستا بۆچی ئەمە تفاقە کەوتگە ئالەگرە داستانێت تێتە بەرەوە وا لە بیرتانە باسە مەکندرم کرد وا لە بیرتانە وتم ئاخێزە کوردەوارە سەر بەخۆ تەنیا یعنی ئاینە کوردان ئەوەی من هاوردمە تەنیا ئالترناتیڤە ئەم سەرزەمینە سەر بۆ هێشتنە قەبارەی ئیمپراتوریایی ئالترناتیڤە واقعیە و ئەوانەی کە بەڕێوە بەرە ئەگرانەوە گەرەکیانە ڕیملەند بگرن کە بەر بگرێ بە هارتلەندێک کە هابەدە سەر رووسیە ناچارن ئالترناتیڤێکیان گەرەکە وەختی شکستە ئێرانیەت ئەم دنیاوی وەهمیە ئەخوا بتوانێ ئەم قەبارە گەورە ئیدارەکە گەرەکیانە خب ئیستا بۆ ئیستا ئالەگرا شتێک بناوە ئیستا بۆ ئالەگرا شتێک دروستەکەن بەناوە دەوڵەتە ئێران بۆ دروستیەکەن کێ دروستیەکە بزانە کاکە یان تئۆریە موامرە و تەوتەئە ناتوانێت تەوزیح با دەلیلەکەی چییە چ کاربردێکی هەست ئەهدافی چییە
بەرەو کوێ گەرێکی بڕوا تا تۆ بتوان داهاتوەکەی پێشبینی بکەیت هەروە کەوتم ئالەگرا ئەرتەشە رووسیە 1881 ئشقابا دەکرێت کۆمپانیە هەندە شەرقی بریتانیا ئەترسێ زیقی کردگە رووسیا خەریکە بەرەو خواردێ ئەگرا توێز ئەم سەرزەمینی ئێمە بریتانیا کۆمەڵێ ساختارە بازاڕی تیا دروست کردگە دەستکاری کردگە کۆمەڵێ مەکانە بازاڕی دروست کردگە بە ناوە شار و کوتاران و ئەسفەهان و کرماشان و سنە و ئەمانە دروستی کردن ئێستا ئێشێ خڕی و کاتۆ بیکاتە دەوڵەت ناسیۆنالیزمی پێ بدات ملەتی لێ دروستکات تا بتوانێت لە مقابڵ رووسیا دای بنیت بیکاتە تەمەدون لەگرا کەسێک ئەهەنێرن ئەمە گفتەی خۆیانەها هەرەو سەر و بەندە کەسێک ئەهەنێرن بە ناوە سەر کۆلۆنێل چارلز ئێدوارد ستیوارت کە کتێوێکە نووسێ بە ناوە لە مبەدڵ پۆشێک کە سەفەر ئەکا بە خوراسان جاسووسێکە هەنێرن مبەدڵ یعنی لباسی ئەگۆڕێ شناسی ئەگۆڕێ خۆی ئەکا بە خاجە ئیبراهیم ئەرمەنیە خەڵکە کەلکەتە کە تاجرە فرۆشە ئەسبە کە بێت بێژێ تەحڕکاتە ئەرتەشە رووسیە چۆنە ئەرتەشە رووسیە خەریکە بەرەو خواردێ بەرەو خەلیجە فارس دێ تەهدیدە ئەفغانستان و هندوستان ئەکات و ئێمە لە دەستیە دەین ئەم ماجەرایە گرتنە ئشخابادە ئەمەسە تا قەراردادە ئاخاڵ و ماجەراهای یەک لە دوای یەکە ئەم تڕەهاتە بەناوە تاریخ نووساریانە پس ئەم ئاغا کە ناومدا جاسووسە بریتانیاست مشخصەن ئیشارەی پێکری کە جاسووسە کۆمپانی هەندە شەرقیە زوانە فارسی ئەزانێ زوانە هەندی ئەزانێ زوانە فارسی ئەتوانێت بە لەهجەیە ئەرمەنی قسە بکە وا کە تاقی ئەکەن نازانن ئەمە ئەرمەنی نییە ئەمە ئەرمەنی نییە بمانەت ئەم داستانانە کە چەندێکی ڕاستە چەندێکی دروست ئەمە ئێترافاتی خۆیانە کتێویان لەسەری چاپ کردگە دەئیستە تۆ تهدیدە تزارە رووسیە وەکو هارتلەند ئەوێنی هارتلەند بێت ڕیملەند بخوا ئەمپراتورە دەریایی معنای نامێنی بریتانیا 20 میلیۆن نەفەر جەمعیەتێسی نەمەنابعی هەست نەتوانێ ئەم بازاڕە گەورە جەهانیە کە دروستی کردگە ڕایگرێ و ئێشێ ڕێگەی دەریایی بێەوە نەهێڵێت ئەم تیکەیە گەورەیە زەمینە ئایسە لەگرا گەروی تزارە رووسیە بگرێت خۆ مەجبور ئەوێ شانۆگەریە دروستکردنە دەوڵەت و دەوڵەت میلەت دەست پێ بکات هەمەی تەباتەبایی کێز هەمەی تەباتەبایی مەلایەکی سید هەمەی تەباتەبایی مەلایەکی حیزی بێدایک و باوکی تەخمە جوولەکەی بێتەبارە لەم سەرزەمینە هەر کەسێ خۆی کرد بە سادات و تەبارە ئێڵی نەبوو یعنی ئەجدادی ئێڵی نەبوو بەس سادات بوو بەچکە جوولەکەی حیزە هندیە بۆیە ئەکسەرەن لە کەربەلا لەدایکەوە هەر کەسێک ناوە فامیلیەکەی خۆی ناوە شار بوو بەهبەهان ئەسفەهان عێراق نەجەف خۆی خومین ئەم سەگبا بە خەڵکە وڵاتە نییە قەرەچە توخمە کاوڕی هندیە توخمە یەهودیە یەکێکیان ئەم هەمەی تەباتەبایەسە کە گویا مەرجع تەقلید شیعەز گویا هەمەدانیە و لە نەجەف لەدایکەوێ باتێتە هەمەدان بە دەڕواتە تاران هەروەها دانێت چی هەڵدریاک بەناوە بێه بەهانی دیسانەوە ئەمە معلوم نییە کوڕەکێس معلوم نییە باوە پیارەی کێن ئەمیشە مەرجع تەقلید شیعەز ئیسە لە بیرتان نەچێ ئەم ئێرانی گەلە ئێژن کە گویا دەستگاهە قەزا و قەزاوەت و عەداڵەتخانە بەدەستە مەلای شیعەوگە کەواتە تۆ وەختێک قزاوەتە خەڵک بکەی و شەریعەتە خوادابنەی زۆرت هەست ئەتوانی شەق بێت وەختنە خەڵکە ئەتوانی دەسە خەڵک بوڕی ئەتوانی خەڵک ئێدام کەی ئەتوانی خەڵک بەردەباران کەی کەچی دوو نەفەر لەم مەلانە کە ناویان مەرجع تەقلید شیعەیانە و داوای حکوومەتە مەشروتەیەکەن یەکی ئایەتوڵڵاه بەهبەهانی یەکی ئایەتوڵڵاه محەممەد تەباتەباییە کە محەممەد تەباتەبایی هەم لە ئوروەت الوسقا هەم لە نامە بە مزەفەرەدین شا باس داستانە کچانە قۆچانەکە
ئێستا کشانە قۆچان لەبەرەوەی کاکە تۆ بە حیاتی ملت نەوگی تۆ هیچ دەرکێکە لە وڵات نییە تۆ هیچ دەرکێکە لە سەرزەمین نییە ئێستا ئیشی چی بکەی ئەم قسانە بکەی کە چه ئەتفاقێ بکەوێ ئەحیانەن لە وڵات شتێ بەناوە ناموس دروستکەی گویا پیاگێک هەست کە ساحێوە ژن و کەنیشک و دایک و ئەمانەسە کە وەختێ پێیبیژی بە ناموسە تۆ دەستیان بەرگەمە خۆی تەکانەدا خیرەتیشی هەست گویا وە گویا ئەم پیاوە مالەکە ئەم ژنانە بووگە بۆیە تۆ وەختی جمێنە دەیت و مێینە جمێن وە پیاکە ئەدەی لە نظر ئەمان مێینە مڵکە ئەم پیاگەسە کە مڵکە ئەم پیاگەسە وەختی جمێنێکی پێدەی ئەو پیاگە ئازار ئەوێنی خوژنەکە ئازار ناوێنی وایژن نە حەزیشی پێکات لەوانەیە خۆشیشی بێت ئەرپیای زەریفێکی لەوانەیە حەزیشی پێ بکات خۆ ئیسە تێن چیەکەن تۆ هیچ دەرکێکە لە سەرزەمین نیە تۆ نە ئیمپراتۆریوگی نە دینە بووگە حەجێکە نەوگە ئەم گشتە فشە درۆەکەی ئەم خەڵکە تۆ هیچ پەیوەندێکی بە یەکتری نەوگە هەر کەس نەیزانیگە ئێران چییە 140 ساڵە پێش تێ چیەکە چی خاک وەتەن گەرەکێ بیکات سەرزەمین گەرەکێ بکاتە ژن ئەوەڵ ئێژێ مامەمی هەن دایکە وەتەن نەخۆشە ئەمە یەک دوو دیسانەوە لەگرا کچ باکرە کچێک دارایە کچێنی تەبدیل ئەکا بە مەملەکەت سەرزەمین گەرەکی وا بینوێنێ کە ناموسە ئیسلام ناموسە پیای مسلمانە ئێرانی بریاگە تەجاوزی پێ بکرێت وای وەسە تەعەدا و تەجاوز کریاوێ و خاک تۆ دەرکێکە لە خاک نییە خاک ئەشۆپێنی بە ناوگەڵە کەنیشکێک ئەمە نوکتەیەوە موسابەتێک ئەمە هیچ عمقێکی تاریخی لە دەروونە ئەمانە نییە تاتۆ بیانوویەک دروستکەی کەچی لەگرا ئاغای ئەشقابادیە تورکەمەن کە سنیە ئیشی هاوڵاتی تۆی تۆ ئەداکەیمە بەشێ لە ئێرانوگە کەچی تا 1970 تەسلیمە هیچ کوێنەوگە و تۆ ئەم تەقابڵە تۆ بەجێ ئەمەی کە بڕۆی کاورای ئشقابادی بە هاوەتەن خۆت بزانی بڕۆی یارمەتی بەی تزار بشکێنی تۆ لەگراتی هەل لە ئیستەوە دیگەری دروستەکەی لە تورکەمەن جگەیەکەی تۆ وەیکەی بە متەجاوز کەچی تاجرە ئەرمەنی سندگیسی خب ئالەگرا فقدانە مەتن فقدانە پرۆسەسە تاریخی فقدانە یعنی نەبوونە ئینسان گەلە گەورە مشت و مڕە گەورە لەم سەرزەمینە نیشان ئەدا دەوڵەتە بریتانیا و پەلەپەت گەرەکی دەوڵەت سازی بکە ئەویش بەدەستە دوو ئاخۆنە مەجعول الهویە بێتەبارە بێدایک خب ئیستە ئەم دوو ئاخۆنە کە ئێشی حکومە قەزا لە دەستیان بێت کە ئێشی حکوومەتە قازی بوون و حکوومەتە شەرع بکەن خۆیان داوای ئیداڵەتخانە ئەکەن ئیداڵەتخانە بە بیانوویە ئەوەی کە مەئمورانە دەوڵەتی فاسدن و ئەمان ئێشی عیداڵەتخانەیان بوێ تا بتوانن کنترۆڵی ئستبداد شا و مەئمورانە دەوڵەتی بکەن دەیانی چۆنی بکەی تۆ خۆت داوا لە دەوڵەت ئەەکەی کە دەوڵەت خۆی بخەسێنێ بۆ تۆ کە تۆ چارە مەئمور بۆ دەوڵەت مەگە زۆری هەست مەگە لەشکری هەست دێ ئەو کورمانجە حیزانە لە خوراسان بۆ نادەن لە کاورا بیکوژن بۆ چە نەفری واتەکە یعنی دەستگیرانێکیان تیا نەبوو باوکێکیان تیا نەبوو چی بووم کورمانجە حیزانە ئەزدەم هەرچی کەنیش بوودایان دێ ئەمە ناخواتەوە خیرەتە کوردیتان و شەڕکەربوونیان لە بەرامبەرە ئوزبەکەکان و ئەمە ناخواتە وای ڕەشید خان سەردارە کول لە ئێران و شجاع الدینە سەردارە ڕەشیدە قوچان ناخوابەوە خب چیرۆکە کچەکانە قوچان ئەوێتە و هەوێنە دەستپێکردنە داواکردنە شتێک بەناوە عەداڵەتخانە یا ئاغازە شتێک بەناوە ئینقلاب مەشروتە کڵاو گەورەی تاریخی لە هەنێ شاراوا جەمعیەتیان لەبینە 9 ملیۆن نەفەر ناگاتە 300,000 نەفەر خب دیسانەوە ئێمە دیمان ئەمانە نە ناسیۆنالیزمیان هەز نە ملەتن نە ئێرانی کەسێک ئەیناسێ تا حەمە سادقە تەباتەبایی دوای سدور فەرمانە مەشروتە ئەبێت و ڕئیسە پارلەمانە ئێرانە مەشروتە حەمە سادقە تەباتەبایی کێز کوڕە حەمەی تەباتەباییە
ام تككيا انجمن اعتداليون اجتماعيون داني تك كسي بناوى علي محمد دولة آبادي. علي محمد دولة آبادي كيس براي يحيى دولة آبادية. يحيى دولة آبادي كيس رئيس جامعية أزليان إيرانية. أزليان كين أزليان بيروي يحيى سيد يحيى النوري براي حسن علي النوري أو بهاء الله أم صبح أزل أم جينشين علي محمد باب أم بيغمبر بزهور جيق باب بيروان أم أونو صبح أزلي بيروان أم أزليان بيروان أو بهائين. جالبك آغاي يحيى دولة آبادي كشورتي دولة آبادية خلق دولة آباد أسفهانة ادعاءك خلق لأسالتها خلق الشوشتر خوزستانة للشوشتر خوزستاني شو حيش تباري كينية بيشغل تبار ملايتي حيش رشلكي كينية بيشغل لرشلك ملايتي ملايتي كأخوات دوران كريم خان الزن دوسا صالة بيش صو 17 صالة بيش. خو كاوراي بيتبارة بيعيلة بحيج ناقهان أسفهانية ناقهان شورتي اويتو دولة آبادي لبريكا رئيس جامعية أزليانة لتوريزوا أنجمن معارف دروسكا. أنجمن معارف شيء أنجمن معارف اجيت لطرف خير خوازان و بياوچاكان و پولداران و روحانيون و مترقي شيعة دس اكن بآموزش و پرورش و پرورده جديد لإيرانا. مدرسة رشدية دانين كلاس أكابر و محو أمي دانين بو قوركان دروسة تدريسي درس قال وقتي وقال درسي أنوسن كورا أزليها اويتو فرقية الزالية الشيعة خويني مباحة شيعيشي بيكو جيد كشي هم براكي تك كرة مرجع تقليد محمد صادق تباي اعتدالي وندروزكا هم خوي بنياتنا للسيستم آموز وپرورش إيرانا لقال ملاي الشيعة لقال حرشي سبو سوتقا أرمني ويهودية لتشتيق بناو إيران استا ازليان كوان ازليان دواي ام آغا ايتر رئيسيان نية سازمان دهي نية تقية اكن كز نازاني دينيان قوريقه كز نازاني. خب استا اماني كبيان ايجي قانون دا صلاة لإيران كين ريشاكانيان والا كوا تبعة تو نازاني معلوم نية خو حولي ناقري ظلمك اللبهاي جدا ظلمك اللبهاي ساختار اوليغارشي إيران والدا سكي كين أمانة كين كمجموعية قورية زور قدرة مندل لناو أم كوربريشن إيرانية تو كومري دمو چاو زياتر كسنا ناسي كين استبرون دانا أمانة بخوينو إيلا شاسوين چيه إيلا شاسوين إيلا كي دروس كرياغي دسكرت يعني شادوس دواي انقلاب بخوان قرك أنا بيجن إلسون يعني خلق دوس خلق قبولي لك عليها كونين معلومية جل تركيا وهاتكن جل قفقاز وهاتكن أما أني أنا تشبان دقا سقي أما وك وسأشي وسأ إيلا دسكردكي سنجاوي إيلا دسكردكي سنجاوي كسيج نابرسي كاكا أم قشت تيرا وتايفة كيان لكيني بيكو سرجا ملكم إيشيد شاه عباس يعني لكيني بيكو شاه عباس دروسيان اكاو بارا ادا واجي خلق بين الناوي مينونسكي اجي وانيه شاه عباس ام عيالين دروس ذكر قبل ام عيالين دروس كرياقه اسا امانه كين امانه مشتي دروسنا دولة خنجين بو ايران اسا توبرو ناو امانيك ناويان اعتداليونيك لدوايك تماشايك فرما كيس قراقزلو كيس امانا كين نتباريان هز نريشيان هز
ئەمانە کین ئەمانە مؤسسینە شتێکن بەناوە سیستەم و ساختارە دەوڵەتی لە ناوە ئێرانە ئیستا کوان نازانی چیان پێات نازانی کێگەلیان پەروەردە کرد نازانی فقط ئەزانی شتێک لەگرا بەناو ملەتە ئێران موجود نیە ئام ملەتە وایەوە دیتان با دیارە نەخیرەتی بوو نەخوای بوو نە ئیمانی بوو نە قەلبی بوو نە مەملەکەتی بوو نە تاریخی بوو نە هیچێکی لە حاڵی بوو مشتێ درۆیان چەپان دەقنی چەپاندیان نەقنی بۆیە تۆ وەختە شتێ لە دەروونتا موجود نییە هیچ ئیمانێکت پێ نییە هەرچی بە شوێنیایە گەڕی نایدۆزی تۆ ئەمێنێت و چی مشتێ درۆی کە ناتوانێت گزارش بێ کوڕەکەی ناتوانێت گزارش بێ بێژی لەکوێ هاتکی ئەم ئێرانە چ معنایە کێس بۆ تۆ سک پڕکردن سکە پڕەکە چیترە سیستەم و بروکراسیە لە تۆیش درۆزنتر و بێخۆتتر هەر خۆتی تۆ نە ئیمان هەست نە باوەڕ هەست نە خودات هەست نە تەمەدونت هەست نە ملەتت هەست نە بە هیچ پرۆسەیەکی تەبیعیە تێپەڕێگی ئایستە من 100 تەناقزم لەم تاریخە بۆ ئێوە دەرخست چ لە شەهامەت و کورمانجە کۆچدریاک بۆ شەڕە ئۆزبەکێک کە ئیستە ئەوێ تۆ جاکەشە دانەیە پیاک بەناوە قوڵام ڕزا شاسەوەنە ئینانلوو ملقب بە ئاسف الملك شهاب الملك لقب واقع یەک نەفەر و یەک نەفەر لە سەدها کچ تا هەزاران کچێ قۆچانی بۆ 5 قەران و بۆ 1 تمەن ئەسێنێ لێیان و ئەیان فرۆشێ بۆ قەحبەگەری وەیستێشی ئومەتە ئیسلام بێدار بوێ خۆ ئیستا سەردارە لاهیجانیە خەلعەتبەری لە کودتای کەزایی انقلاب مەشروتێ فەتح تارانە کە ئەمیش بێڕێشەیەکی بێتەباری نۆکەر ماڵە عەرەب و گەزاهرەن تەبارێکی نییە ئەمە ئەوێت و 2 دەورە نەخۆسوەزیر لێودان لە ماڵ خودکوشیە کە ئەمرێ خۆیە کوژێ بەهبەهانی کێی کوژێ یاران حەیدەر ئەمووئوغڵی کوژێ حەیدەر ئەمووغڵی چه کارەس حەیدەر ئەمووغڵی خەڵکە باکووە نەریمانۆف خەڵکە باکووە یەپرەمگە خان خەڵکە گۆرجستانە ئەمانە هاتگەن انقلاب مەشروتە ئەکەن بۆ ملەتە مشعشع ئێران کە 8,500,000 نەفەریان ئێڵی وەلادیەیە 200,000 نەفەریشیان شاری نییە تا دەسەڵاتت دەوڵەت دابنێن لەگرا کی ئەمە دروزەکە لەگرا کۆمپانیە هەندە شەرقی بۆچی بۆ خاترەوەی لە هاتنە لە رووسیا ترسیە سريع الشيء كانت الدولة سريع اتفاقات يك لدواء يك مزفر بن شاه محمد علي شاه مزفر بن شاه احمد شاه بيان دات الدم يكتريوه تابيخات الدوران السردار السپه رضا خان رضا خان چني ارتشياس رضا خان 1300 20,000 نفر ارتشينيه 20,000 نفر ارتشينيه ئەمە یوا تەختە قاپووەکە و عێڵات یەک لە دوای یەکش ئەم ئێڵاتە قارەمانە و ئەم ئیمپراتوریە نەبوو ئێران دروست کردە بەدەستە 20,000 نەفەر ئەگەر قوبوڵکەین کە 20,000 نەفەریشی بووگە تریاکی و بەچکە قەحبەیە ئەرتەشە ئێرانی کە ئەم شارانە دروستەکەن قەحبەخانەس و جندەخانەس و هیچ کەسە هیچ باوەڕێکی نییە ئەمانە ئیمپراتوریەت ئەکەنە دەوڵەتە ئێران وە چەمکە ئێران لەدایکەوەی خۆ ئەمە چه نەتیجەیە بە تۆدا چی بە تۆدا کە تۆ ئەڕۆیتە بنم ماجراکە بزانی ئەم ئێرانە لەکوێ دەرهاتگە بزانی ئەمانە بە چ بیانوویەک لە پشتە کامە گۆڕانکاری لەسەر چی کامە کۆمەڵگا کامە مەردم کامە سنەت کامە تاریخ دەریتێنن ئەو من تاریخەکەم بۆ تەباس کرد تۆ بەمە ئەفامی چی هیچ ملەتی موجود بۆیە ئەم قەحبەگە لە تۆ ئەوێنی 50,000 نەفەریان لە خیابان ئەکوژن سوحاوەکو جندە وەسەر جنازەی کوڕەکەیەوە ئەڕەخسێ ئەمە هیچ پرەنسیبێکی نییە هیچ بۆیە لەولاوە ئەیگرن ئەیدام یەکەن بە عینوانە جاسووسە ئیسرائیل کەچی خودە دەوڵەتە ئێرانی خۆی دەستنیشاندەی ئیسرائیل و ئەمریکاس لەولاوە هەڵیە خاتوێژی عەلی خامنەئی نائیبە ئیمامی زەمانە لەم لاوە زاتی نییە فتوایەک با وەکو قەحبە ڕاکاتە بەردەم ئەمریکا
لولا ايجي امريكا 300 مليار دولار مني بلوكه كردگه بمان داتو لولا ايجي للريكوتنك تفاهم نامه من دانيا سنوق دابنين 300 مليار دولار تيبكن بخاطريوي زرركان الجنگ لايران دروس كاين كشي ايران خساره الجنگ علامه 300 مليار دولار دقيقا باندازي بول قدك بلوكه كرياغا استأم السنوق بهانيه شي كلاو شرعيه قرار 300 مليار دولار بلوكه كرياغا كي تيبخن حپلوشي كان كي او طبقه وامن وتم كاوري ازلي كاوري بهاي كاوري تخم الشيعة كتو نازن يمانكين بنياد نرشتيكن بناو الدولة ايران زوان ايران اداري اموش پرورشيان نهاده كانيان قانونيان داد قستريان وتو نازاني دس كيوانا اقرا كام فرقه قل وجروب قلوانا بشت ام جريانه امانه لكوي هاتقن خو هالي ناقري باواكانيشتان مشتي احمق وكروقن وشوين مشتي بزنا هالي ارخصكسو مشتي كر ايوش كلاوان احمقترن ام ترهاته بناو تاريخ شوروش خليكن تدريسيه كان لناوه مدارسها وباحتمال بسيار فره حيج برسياري كتان لسري نيه مشك او خلقه لميك هسكاول تلو احمقتريكي واما ما جلايك نشكان مينا ريبو ام استفاده انا ام دحفنك لك نشكان مني فلط يا كردو اني مني خني خيان كردو لسري نجون بوني يان كرد دل بدوين بالشرف انا نخوايان هز نرحمو مروتيان هز نشرف يان هز ها وقت لزاهر وزيق بكن برونتك امريكان ريكون وقت بود دولار جيانيان دربيت دائما نشان دامانا ن ايمانيان هز نشيعا نخوايان هز نمسلمانا نكولتوريان بوغا مشتي الشيوي آقا هار ياغ بيدايكو باوكا وهمين بقشتي و ببلوچتو بلورتو بتركتو بويك بخوي ايجي ايراني بكرد قوميتي مشتي بيدايكو باوكا نمانا هار ياغن حجيني لوجودي انا اماني صاحبان قدرات لا موقعية الاستزاء كان إيرانيش بحيش لندن وفادانيين ببول نبي خلقك إيش الواسع لدو قران قيمتي أنا تايا قران قيمتي أنا لو ننسى بويا كسنا برسي علي خامنئي كي كشتي سرداران سفا كي كشتي بو إما أمريكا نابود ناكين شونك إما صاحي وإيران وقردن مانزلو ادعا مان كرقا أمريكا لخاورميانا در أكين وأمريكا بوينية لقراف فرمان با كتشي إيجين أمريكا إيشي حق إما بسر تنجي هرمزو بناسي وإما تنجي هرمز بوليسي تيادابنين بين بيوشكلين بزانين سيتيانو متياني تيانية باريش ناتوان مسيانا كتشي إما نشانة داد صاحي وخاورميانا أمريكاس يعني تو استكسيك نية بربمانة بقريد بيجي تو بالاخره الشيعي بالاخره راح برحيزة مردقة بالاخره خود اتقينيتو يا خود ناتقينيتو فتوى يتشي بو ندا بو ان فتوى نادي بو نادي باشان بورو تك ترامب هاداني شي قاسم سليماني كشت وقفتي خود سرداران سباتي كشت رئيس الستاد ارتشي كشت علي خامنئي كشت بورو لقل ترامب الريكوي روج نية ترامب توهين تان بينكا بيتاني جي حيزو وحشي وتي هالدرياغو خيري ودروزنو فلطة فلطكرو كسيان ريناكويتو بخواتيان هلا دمو باشا توغر توزي بياغواي تا توغر توزي غرور بوايا خو بيت بي اخوارد بو تواوي ناكي لتشي ترسي تو بناوة ام ايران تتايسة 6 مليون نفر ندرياغا وكشت حج قرباني كنا داغا حل برسيا كروزياغي تو مردكي كواتا امانا نناسيوناليزم يان هز نملتن نحيج ايديك يان هز نحيج كولتوريك يان هز ميسيان بويا امي تو ايوينيت تيخستنا لو خلقه ولي اما حل ناويت ومن نايلم ومن ام جهان كسيفة ايراني ما روخاندقه روخاندم اويكي كيتري هاو بيلقى من بيانك يشم تواو وجود يان هاريت آيت الناتواني باس ايران بكات ناتواني او الرودا وكانش خليك واي شيت ومنيش ازانم كمن نابود يانكم
ئەمە نوکتەیەکە کەواتە لەسەر کچەکانە میناب نەچوون چون پشتیان بە ئەربابە ئەمریکایی بەسکە هاتکە حەلی بکا بۆیان بروکراسیان هەست خەمیان نییە تمنەکە و پوڵ نەفتەکە و خەڵکە حیزەکە و ئەمانیانە واوە دەسەوە ئیتر پێویست ناکا کچەکانە مینابێرن دەحوەیەکی تر هەڵیەوە خەنەوە بۆی وەکو کچەکانە قوچان نایێنی ئەم خەڵکە کەرە ماسیاگە وەهمیشە خۆ بە دەستگای ئاموزش و پەروەرش و حکوومەت و تمەن و شار و ئەمانە گیریاگە حاجکە هیچ ئەرادەیەکی نییە حیچکە هیچێکی نییە شەو ڕۆژتەری وانە ناوە ئەو موبایلە خەریکە دەستپەڕکردنە غێرە زەمەسە خەریکەوە نیەن با خەریکەوە نە وەختە گیانتان دەربێ ئەلبەتە ئێوە خەیری خەری ئینسانە باشە رەفیقنا خوا خەڵی ناگرێ ئێوە حیوانات بەخێوەکەن دڵتان بۆ چۆلەکە ئەسووتێ ڕۆنە مزگەوتە بەهەشت ئەو خەمزە ڕەفیقتانە لە مزگەوتە بەهەشتا مێر و نێتان سوارەوێ لە مزگەوتە بەهەشتا غیلمان و حۆری و ئەمانە ڕۆژ نیە دەستان پیانێری گەشتی ساحێ و فەزڵە ساحێ و ئیمانە ڕووەکاتە عومرە و حەجیج ئەڕوا و بانگ ئەڵڵاه ئەکبەر و لا ئیلاهە ئیلڵڵاه کاتە دەسی و سڵاوات ژمارە چینیە کاتە دەسی ئینشاءالله خیاڵی ڕاحەتە حتمەن ڕاتە ئەو دنیا و محەممەد شەفاعەتیەکا و ئینشاءالله وەکشتان ئیماندار و پاک و فازڵ و خەیلی ئینسان های محتەرەمێکن خەیلی وەلی من گوناحکارێژم وەستان خەیلی خراوە خەیلی وەستان خراوە بۆتان ئەم کەسافەتخانە ناچێتە بەرەو و ئەمما تەنیا ئاڵترناتیڤە ئەم سەرزەمینە ئائینە کوردانێکە کە من هاوردم وەلی ئێوە ئەوەنە سەخیفون ئەمانە ئێژم با دوای مەرگم دانەنیشنە تەفسیرکردنە درۆزنانە خۆم تەفسیر یەکەم لە قسەی من هیچی دەرنێری وەلی ئێوە کوردەوە قەومی کریاک ئەوەنە فاسدن ئەوەنە پەستن ئێوە نەتانتوانی لەمە کەڵگۆر بگرن تا خۆم بە تەنهایی بۆ سەرخستنە ئائینە کوردان گیانە خۆم تەنها هەوێن بخەمە بەرەوە و بیکەمە هەوێن چون ئێوە خوێڕین ئێوە بێبەرودوان منافقن بێشەرەفن مشتێوە قەومی کریاگە حیزن وانیە من پلانە ئەوەڵم بۆ دەوڵەتە ئێرانی دانیا پلانەکەی باتڵ کردو جا بۆ تۆی قەحبە با بووە نافامی بە حاڵیکم چونکن کەسێکیان نزیکە من دۆزی گەسەوە من لە کڵاپاوس سەری قسەم کرد خۆم هاتم وتم ئەمە حکمم مەرگی منی دووبارە کردو بۆ دەوڵەتە ئێرانی ئەگەر دەوڵەتە ئێرانیش نەیزانی بوو خۆم وتم خۆم چیم وت خۆم هاتم وتم ئەمە تەنیا ئاڵتەرناتیڤە ڕیملەندی بعد وتم دەوڵەتە ئێرانی گەرەکی و مشتە کوردە قەومیتنیکی بێرێ من کاتە قدیس بیداتە دەست ئەوان بێژە ئاخێز لەوێەوە و لەم لایشۆ بیخونجنێ دەی ئەگەر ئەمە باتڵ کرد چی ترەکە ئەمیانە ئێژم با بۆ ئێوەی حیز و دزە ڕسوا وا پیاکتانتیانیە وا نازانن شەهامەت چییە وا نازانن واقعی بوون چییە وا ئەو نەفاسدن بۆ گەن هەڵتانی گرتگە بە عەقڵە چۆلەکەیتان من خۆم هەڵگەڕیامە وتم ئامەی کە خۆی نزیکەکا بە من و کەسێکە کە نزیکایەتی هەست بە من ئەمەلەن حکمە کوشتنی منی دا بەدەستە دەوڵەتە ئێران و تەوە لێو دوا ئەدەن لێم ئەی کوژن ئێژن اختلافات خانەوادگی اختلافات دەروون کوردی کوردە قەومیتنیکی دای لە پەیمانە حەیدەری کوشتی دەی ئەمە چه کارکردێکی بۆ دەوڵەتە ئێران هەست هەر ئەوانەی وا ئیستە باسم کرد بۆت وا لەم چیرۆکە وتم ئێرانە بۆ دەرتێرن ئێستا کە کڵاپسیان کردگە بۆیان ناچێتە بەرەو چیرۆکێکی تریان نییە و تەنیا چیرۆکێکی واقعی کە ئەم قودرەتیانە پێدا و حاڵەتە ئائینی و تەمەدونی هەست ئائینە کوردانێکە کە من هاوردگمە و فەسڵهای ئاخری لەم ڕۆژانە تەمام ئەەکەم و تەمامی ئەەکەم چیرۆکەکەی مەسیح نایەتە بیرتان مەسیح یەهودی بوو ئیمپراتوری ڕۆم لە ئوروپا بوو ومسيح يهودي بو لقوم بني إسرائيل بو حواريوني بني إسرائيلي بون لو دابونا آريوسيا كان وشريعة موسايا تطبيقك بلان بولوس يهودي الرومي بو
فەلیسیە ڕۆمی بوو شەهروەند ڕۆم بوو لە ڕۆم گەورە بوو پلۆسات قەراعەتێکی تری لە مەسیحدا و مەسیحیەتی کردە دینە نایەهودیەکان کردیە دینە نایەهودیەکان بۆیە مەسیحی خەتەنە ناکەن بەراز ئەخوەن بە پێچەوانەی جوولەکە دەیسە دەوڵەتی ئێرانی نەیزانیەوە خۆم فێرم کرد خۆ ئیشاڵڵا هیچ کامتان نێنە حەدە و سوود کە سیگارەی کە من هەم بێشەرەفگەل ئەو بەڵاوە وا ڕۆم هاوردی بەسەر یەهودیا بەسەر ئێوەشی تێرن ئیسە دەوڵەتە ئێرانی بۆ گەرەکی بوو کۆمەڵێ کوردە قەومی ئیتنیکی بێری ئالتەرناتیڤ دروستکە من بخاتە قەدیس لە ژێرە سایە ئەوان بەوان مۆریکا پێویستی بەمە نییە تا پێویستی بەمە نییە ئێستا بەناوە کوردە قەومی ئیتنیکی من ئەکوژن بەناوە ئەوان دەی ئەکرێتە قدیس و ئەکرێتە پێغەمبەرە جەدید و جەهان و کوردان و ئاینە کوردان داعانێن ئاینە مەسیح شۆرای ئەنتاکێشی بۆ دانێن چه ئەتفاقێ بۆ ئێوە کوردە قەومی ئیتنیکیەکەوان ترسیان لە کوردە و قەومی کریاک بوو ترسیانەوە بوو مە بگرنە دەست و تۆ لە فڵانە جێگە فاسدێ کە لەی سەرە بۆیتە بەرەو بێژی منیش کوردم گەرەکمە دەی ئێستا ئێوە پەیمان کوژن ئەزانی ئێوە پەیمان کوژن وەکو چۆن یەهودی مەسیح کوژون ئێوە پەیمان کوژن ئێستا کە ئەمانە ئاینە کوردان دائەنێن و ئاینە کوردان ئاینە سەراسەریە ئەم مردمەسەوە تەمەدونیە و جەهانیە و ئەمانە کەمکاناتە دەوڵەتی وا لە دەستیانە ئەربابانە ئینگلیسی ئەمریکاییان واوە دەسۆ خۆیان وەسەیان کارەنە ئەوەڵین مۆرێک کە ئەیدەن بە ناو چاوانە تۆی فاسد و ئەمەسەکە تۆ پەیمان کوژ بووکی هەر وەکو چیان بە یەهودیەکان کردواتانە پێکە ئەتان کەنە قەحبە ئەتان کەنە میسیونەر خاوەرنیانەتان بە شەق پێگرن دەم بکەیت و سوارە قماون کە تۆی فاسد کە من 100 بار هەزاران بار وتم تۆ فاسدی وتم تۆ منافقی وتم تۆ گۆڕیاگی وتم تۆ لە خۆت نەماگی ئەمانە گشتیەکاتە دەستاویز بۆت خۆ بابێنە سەر ئەمە ئالەکرا بێسین دەوڵەتە ئێرانی ئەمەی نەئەزانیوانی ئەوە من وتم بیزانێت دابزانێ ئەو پیاکتان واتە خوێنە خۆی وەکو جولیۆ سەزار بکاتە هەوێنە ئەوەی کە ئاین و کوردان سەرکەوێ من بە بڕێ یارە وەفادارم سوێندم خوارد وتم من ئەمە سەرەخەم ئێران نابوو دەکەم ئەم دنیای و وەحمە ئێرانە نابوو دەکەم خۆم سەری ئەخەم ئیستا خۆم ئەوان نابود کردگە مەجالیشیان پێ ئەدەم بە لابردنە خۆم ئاینە کوردان بگرنە دەست و سەرزەمینە کوردان دابنێن خۆم فێریانم کرد پیاگم گەرەکە لە ناوتانە لە حەدە مناوێ قسەی وا بکە وا ئێوە کوردە قەومی ئیتنیکی حیزە گەماڵ باوک نەقشەیەک قەتڵە منتاندا بەدەست دەوڵەتە ئێران و داتان بەدەست ئێران و منیش گرتم باسیشم کرد تا تۆ گەوا باوک بفامی شجاعەت یانی چی دلێری یانی چی نەترسی یانی چی گەورێ تۆ ئەوەنە گەورەت بۆ نەهات کە گەورە نەوگی فاسد لە بچووکیا خەریکی ئەدڕێ ئەقڵە وا لە حەدە دەریافتە چاوە فقط پرۆسەی ئەقلی ئاگاهی خود ئاگاهی کانشسنس دین ئەقڵ هیچێ لەمانتە تیان نەماگە دایان ماڵی دەلێت تێتا نەماگە نێست وەلێ خوا هەڵی ناگرێت تا دڵە گەرەکوێ خۆت و خەیری مهمە زانی کەچی لە خۆت ترسە زاوتر حیستر درۆزنتر فاسدتر هەر خۆتی بەڵام من ئارم لێ نەهات لەسەر ئەم کورسیە گوناحە دانیشتم ئێستەش ئێشم کاملترین مەتنێ کە بە واقعیەتە ئەم سەرزەمینە ئەخوات و من لە نووسینە ئایندا تەکمەلەیە ئاخر ئەخەمە سەری لەم دیبەیتانەشا تەکمە لەم داسەری ئەگەر بە ئەوەڵیەکە حانەقوا 200 دانە سەنەدم داوە دەرەبووت گەوا باوک ئەوەنە فاسد و جاسوس ون کارەکەتان کرد کارەکە کریاوە کەوتنە تەڵەی من ئیستا با بزانی تەڵەکە عەلەنەن و ئاشکارا ئێلامی یەکەم نەچویت حکومە مەرگە سادر کرد کە گویا اختلافاتە دەرونی مەوجودە و قەوم و خشم دژمن من و کەسم دژمنمە نەچووە کارتە کرد بیان و دادەست دەوڵەتە ئێران لە کوڵەسوچێکا لەم ئوروپا بالێ بوو کوژێت و تەواو بوو لێ دوای خاتە ملە اختلافاتە کوردی خانەوادەگی ئەم جۆرەشتانە ئەوە بە ئاشکارا خۆم وتم فێریکەم
قەشەنگیش ئەوەی وترمە هەڵی ئەگرێت ئەیوا کۆمەڵی پسپۆڕە خاتە سەری و هەڵی ئەبژێرێت لە پرۆسسێکە ئەیکات بە ناو تەمەدونە ئەم سەرزەمینە و ئەمە قودرەت ئیمپراتوریایی هەست ئەمە حتا هندوستانە چێت ئەمە حتا دەریای ڕەشە چێت ئەمە ئەوەی بریتانیا و ئەمریکا گەلێکیسی بۆ مسۆگەرەکات و ئەیکات جا ئیستە ئێوە نەک تەهدید نیەن قەرزار و تێ هەڵدریا بە پەیمان کوژن لە قاو ئەخەنە دەمتان خاوەرمیانەتان پێ ئەگرن شەق دنیاتان تێ هەڵەدەن دەم بکەیتەوە وا ئیستا ئیدێ ئینسان ئازادەون و جەهانە ئێرانی لە بین ئەچێت و خۆشیان بە نیگریس و کەسیفی ئەزانن و تۆش کە نەتزانیەوانێک کە حاکم ئێران بوون کێن زانیت تۆ فکرەکە قاڵی بافە تۆ فکرەکە چواردانە حیزە ناو مەجلسە چواردانە مەلای حیزە تۆ نەتزانی ساحێوانە ئەم ئێرانەی کە تۆ ئیژیتی کێن تۆ نەتزانی ئیستا کۆمەڵێکی تر تێتە دەرۆ عادیتان مەجیدە زمانێکە وەکو قابە هەڵاتان کردووە بەردەمی تێتە دەرەوە ئەیگرێتە دەست منیش تەنها ئەسڵحەیەک بووم ئەمە بدابنێن گیانە خۆم بوو ئەوەدا وەکو مەسیحە وەکو جولیۆ سزار شکستم پێیان هاورد تەنها مەرحەلەیەکە بیخاتە بەرەو گیانە خۆم بوو بۆ ئێوە پیاکتان تیا بوو بۆ ئێوە ئینسانتان تیا بوو مشتێ حیز و دز و گەواد و جاکەش و پەنجخەرانی و دەدۆلاری ئەقڵتان تیا بوو پیای گەورە بناسن تێتانە بوو هەست وا تێتانە ها گەوا باوکینە وا من بۆ ئێوە دەرم خست مەلەفە گشتان واوە دەسمەوە دەرم نەخست ئاها زاتانیە دەمکەنەوە ئێوە بە حیاتی ئەقڵتان بووگە ئەگەر هەرچێکتان بەسەر هات من کارە خۆمم کرد من 10 ساڵ کارە خۆمم کرد لە وجودم لە گیانم لە ڕۆحم دامنیا لە ماڵم لە سروەتم لە ئەلایقم دامنیا لە عشقم لە خۆشەویستیم دامنیا کەچی من هەر لە ئێوە بێشەرەفیم چاو پێکەوت بێشەرەفگەل بەڵام بە ئەم وەسفە هیچ وەخت دڵم نەهات خوێڕیەتی وە بێشەرەفی بە چمکە کوردەوە بچەسبێت کە ئێوە کردان بمێنن لە قەومیەتتان وا من دەوڵەتە ئێرانی ئەخەم و بە حەوێنە خوێنە خۆشم ئەگرا ئەوێ بە سەرزەمینە کوردەوار وەلی ئێوەی فاسدە کوردە قەومیەتنێکی لە خۆتانتان شێواندە یەک ئینسانە بە شەرەفە با ئیمانتان تیا نەبوو یەک ئینسانە بە شەرەفە با ئیمان ماڵتە چەندی حەقیرن چەندی پەستن بۆی ڕێتان ناکەوی لەم قسانە من ئەیان کەما ڕێتان ناکەوی دەدانە مەدرەکە دکتۆراتانە وەکو گوێرەکە ماسیاگن 2000 فڵتەکەن بەڵام لە توو لە عمرتانە بێژگە لە گەوادی کارێتتان نەکرد یەک پرسیارتان دروست نەکرد دە حیچی تێناگەن وا من ئەدەبیات جەهان و ژیانە زیستەیە بە شەرم هاورد کردم بە کوردی وەدامە دەرەوە و لە پەردەیە ئاخرا داستان تەمامەکەم و تەکمیل ئەوێت ئائینە کوردان